پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەو دوو مەلایکە منیان برد بۆ ئەمانە باس دەکەین بۆی بزانین ناو گۆڕدا سزا هەیە بۆ تاوانباران پێش جەهەنەم سزا ئەدرێ ئینسان ئەگە تۆبەی نەکرد بێ لە دنیادا دەفەرمێت بردمیان بۆ لای ڕووبارێک ئەمە عەزابی ناو گۆڕە بەڵام ڕووبارێک لە خوێن نەک ڕووباری ئاو ڕووبارێک بەس خوێنە سوورە وەکو خوێن تۆ ئەتوانین ناو ڕووبارێکان مەلە بکەی وەکو خوێن سوور بێ هەر ببینی ببینی دڵت سەغڵەتە بێ هەر ببینینەکەی دڵت سەغڵەتە بێ ئەگەر ئاوێ تۆزێک قوڕاویش بێ مەلیتیان ناکەی وەرە وەکو خوێن سوور بێ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم تەماشام کرد لەناو ئەم ڕووبارەدا پیاوێک مەلەئەکە لەناو ڕووبارێکی خوێناوی منزەرێکی ترسناک پەنا بەخوای گەورە ئەگە تۆبە نەکەین بەخوا لە دوای مردنمان باجی هەموو تاوانەکانمان نەدەین بەخوا نەدایک فریاتەکەوێ نە باوک نە خزم نە کەس و کار هیچ کەسە لەگەڵا نییە لە دنیادا ڕوت لە خوا نەکرد بێ بەس خوای گەورە پشتت تێکا و سزات بدا کەس ناتوانێت ڕزگارت کە لەناو ڕووبارێکی خوێندا مەلە دەکات پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە لێواری ڕووبارەکە پیاوێک وەستاوە بەردێکی زۆری لە بەردەمایە بەردێ زۆر زۆری داناوە ئەم بەردە هەر بەردەوام بۆی دێ و کۆتایی پێنایە ئەفەرمێ ئەم کەسە مەلەئەکە مەلەیەکی زۆرەکە ناو خوێناوەکەدا بەس زۆر ناڕەحەتە لە عەزابایە دێت ئەیەوێت لە ڕووبارەکە دەرچێ دەمی ئەکاتەوە ئەم ئینسانش کە لە لێواری ڕووبارەکەیە یەک بەردێ ئەکێشێ بەناو دەمیدا ڕێک ئەگەڕێتەوە ناوەڕاستی ڕووبارەکە سبحان الله هەم ماوەیەتر مەلە دەکات و هەم دێتەوە بۆ لێوارەکە ئەم هەم بەردێتری لێ ئەدات و دووبارە دەگەڕێتەوە بۆ ناو خوێناوەک پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم حتا ڕۆژی قیامەت ئەمە سزاکەیەتی جەهەنەمیشەوە خوا دەزانێت چی بەسەرا دێت کەسمان تەحەمولی ئەم مەنزەرە دەکەین لەو ڕۆژەی کە دەمریت هەتا ئەو ڕۆژەی قیامەت دێ خوا ئەزانێت چەندێتر دێ تۆ بەردەوام بەد بکێشن بەناو دەمتا لەناو ڕووبارێکی خوێناویدا مەلە بکەی و هەمووی ئێش و ئازار بێ بەردێکی گەورە بدا بەناو دەمتا بتگەڕێتەوە بۆ ناو ڕاستی ئاوەکە بێت چۆن بێت چی سزایەک بێ دەمیش دەکەیتەوە ئەبێ بڕاتە ناو دەمتەوە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم بە دوو مەلایکە فەرموو بۆ خاتری خوا ئەمانە کێن ئەم تاوانبارە چی کردووە لە دنیادا لەناو ئەم خوێناوەدا مەلە دەکا و بەرد ئەکێشن بە دەمی هەتا ڕۆژی قیامەت ئەو مەلایکە فەرمی سەلامی خوای لەسەر بێ ئەمە فەئینەه ئاکل الڕیبا ئەمە لە دنیادا ڕیبا خۆر بوو ڕیبای خوارد سوو فایزی خوارد ئێمە دەڵێن کاکە ئەوە حرامە ئەوە ڕیبایە هەر گوێی پێ نییە ئاڵتون بە قەرز حرامە ڕیبایە گوێی پێ نییە بە قیست بکڕی حرامە و ڕیبایە گوێی پێ نییە کاکە دەڵێن بە خەڵکی دەڵێن پارە مەدەن بە هەندێک کەس بۆ مەعمەلە کابرا ئەوەنە هەزار دەفتەری برد هەمووی ڕیبایە ڕیبا من دەفتەرێ بدەم بە تۆ کاک فڵان کەس ئەمە پارەت ئەدەمیە هەر لە دەفتەرێک مانگی 2 وەرەقەم بەرێ مانگی 3 وەرەقەم بەرێ ئەی بڕمەوە لەگەڵ تا ئەمە ڕیبایە ئەبێ شەریکایەتی بێ ئەخر معقولە پیاوێک پاریس 1000 نەفەری لایە ئەمە چۆنم پارانە دەبرەکات ئەوانەی کە کەسابەتەکەن ئەوانەی کە کاسبن ئەزانن دەفتەرێک لەوانەیە مانگی 2 وەرەقە پەیاکە 4 وەرەقە پەیاکە معقولە کابراڵە مانگی 2 وەرەقەت دەمێ 5 وەرەقەت دەمێ ئێکاکە گیان خۆ ئەگەر بەنیوەیش بێ 5 بدابەتەوە خۆ بێ 5 بۆ خۆی هەڵگرت بێ ئێکاکە دەفتەرێکی کوێ 2 وەرەقە فڕێدا مانگی ئەمە بزانە دانت بۆ داکە پارەکەی خۆتە داتەوە هەنێکی شێخەوە تەواو بە تایبەتی جیلی ئاخر کۆتا کەسەکان قوڕەکرێ بەسەریان ناوتیاچ ئەمە ڕیبایە دەفتەری ئەدەم بە تۆ دەفتەرت ئەدەمی هەر دەفتەری ئەوەندە وەرەقەم بەرێ ئەوە ڕیبایە ئاڵتون بە قەرز مەکڕن 1 دینار 1000 بمێنێ ئەبێتە ڕیبا ئەبێت دەست بە دەست بێ ئەمە عقوبەی ڕیبا خۆرە ئەوەی کە ئیشی ڕیبا دەکات بۆیە لە خوا بترسین تەقوای خوا بکەین بگەڕێنەوە بەلای خوا تۆبەم بکەین لە ڕیبا خواردن لە ئیشی ڕیبا بە تایبەتی ئەوانەی کە ئاڵتون دەفرۆشن لە خوا بترسن بە قسەی هیچ مەلایەک مەخەڵەتیان کە فتواتان بۆدا ئاڵتون بە قەرز بفرۆشن ئەوە مخالفەی حەدیسی پێغەمبەری خوا دەکات صلی الله عليه وسلم ئەوە دژایەتی دین دەکا ئەوە دەیوێت خەڵکی لە خۆی ڕازیکە خوا لە خۆی بڕەنجێنێ ئەوەی ڕیبا بخوا و
تۆبە نەکا و نەگەڕێتەوە بەلای خوا ئەبێ لە ناو گۆمی خوێناوی ناو قەبرەکەیتە. خۆشەویستی خوا